كاكاجان السلام عليكم. تون باشين هیوادارم تەندروستان باش بێ. خۆشحاڵم لە ڤیدیۆیەکی نوێی گەڕام وڵاتان. هیوادارم ئەم ڤیدیۆ سەیفکەن لە لای خۆتان بیهێڵنەوە، چونکە ڕاستی ئەم ڤیدیۆیە بە کوردی بە کورتی فێتان دەکەم چۆن فێری هاک بێت. باشە ئێستا ئەو پرسیارە زۆر دەکرێت ڕاستی ئەوەی کە من شارەزایم لێوە ئەزمموی ژیانی خۆمە پێتان دەڵم چۆن فێری هاک بین و لە چ ڕێگەیەک بیکەین و ئەو هەڵانە چین ئێمە ئەنجامی دەدەین و نابێ ئەنجامی بدەین. هەموو هەندێک کەسێک کە سەرەتاکە دیتەنە بابەتی سایبەر سکیۆریتی هاکی ئەخلاقی هەندی هەڵە دەکا، هەندێک بۆ نمونە شت دەکا، بەڵام ئێستا من فێرت دەکەم کەوە چۆن ئەتووە هەڵانە نەکەیت و بە کوردی ڕێگەی ڕاستەکەی بزانی ڕێگە ڕاستەکە چییە بۆ فێربوونی هاک. باشە یەکەمیان بابەتی نێتوەرکینگە. باش ئێستاوا خەڵک دەرێ بۆچی نێتوەرکینگ، بەس نێتوەرکینگ نمونە سادە لە سەرەتاکەی تا حدێکی زۆر پێویست نییە، یعنی تۆ لە سەرەتاکە دێنا بابەتی سایبەر سکیۆریتی زۆر پێویست نییە. باشە بەڵام کە دێنا و دنیای یعنی بدەتەوە خۆت پرۆفشناڵکەی ببێ کەسی شارەزا ڕاستی پێویست بە نێتوەرکینگەوە. بۆچی؟ با من شتێکتان پێ بڵێم ئێستا زۆر بە ئاسانی فێتان دەکەم. چەکە لێکوانە من بابەتێکم داناوە سەیکە لێکوانە نێتوەرکینگە. باشە چۆن ئەتون منە دەتوێت بێناو دنیای بەکباوەنتی. بەکباوەنتی چیە؟ نمونەی سادە بەکباوەنتی بریتە لە پرۆگرامێک کەم کۆمپانیە زەبەلاعەکان دەرێن کاکەژیان ئەگەر تو لاوازی لە شەریکەی مەدۆزیەوە ئەگەر تۆ توانیت ئێمە هاک بکەیت یان لاوازیمانە بدۆزیەوە ئێمە پارەت دەدەین. باشە ئەوە بە کوردی کرمانجەکەی بەکباوەنتی ئەوەیە، یان تۆ بەک دەدۆزیتەوە باوەنتی لە بەرامبەردا وەردەگری. ئەو دوو وشەیە. بەڵام لێکوانەدا تۆ بۆ نمونە ئەگە بێ ناو دنیای بەکباوەنتی یان ئەوش بەشەکە لە هاکی ئەخلاقی هاکەر ئەخلاقیەکان ئێمە باز لە هاکەر خراپەکان ناکەین، ئەمە هاکری باشین دەمانەوێت تەکنۆلۆژیا بپارێزین بوونمە دەمانەوێت سایبەر بپارێزین. باشە نمونە تۆ براوسەر چۆن کار دەکەن؟ نمونەی سادە تۆ دەچێنە براوسەر باشە بمەجا گۆگل کروۆمە فایرفۆکس هەر شتێکە بمە لەناو براوسەرەکە دەنووسی یوتیوب. باشە فۆری DNS هەیە، یعنی DNS چیە؟ DNS لە بابەتی نێتوەرکی وەک کتێبێک وایە. باشە هەمووی آیپیەکە. باشە سەیکە نمونەی سادە لێکوانەدا با بە وردیم دەمەی بە وردی بۆتان باسکەم. سەیکە لێکوان ئەمە چیمانەیە؟ google.com. باشە هەموو گۆگلەک باشە ینی هەموو ئەوە پێدەرێن سەگە زەمات با من شتێکی سادەتان پێ بڵێم. نمونەی سادە ئێستا ئەمە لێکوانە سەبدۆمینە سێکەس ئەوە سەبدۆمینە. باشە ئەوە سەبدۆمینە سێکە لێکوانە ئەمە چیمان هەیە لێرە ئێمە دۆمینمان هەیە. باشە ئەوە دۆمینی پێدەرێن، دۆمینی وەیە پێدەرین بمنە گۆگل باگە google.com. لێکوانە کاتێک کە دەچینەوە هۆستەکەی سەیکە ئەلێرە پێدەرێن ئەوە دۆمین نێم یان بوونە بەشی سەرەکیەکەی. بەم شێوازە تۆ داخلی ناو ئەنتەرنێت دەبی. ئەمەش وەکو کتێبێک وایە جەماعەت، ئەمەش وەکو کتێبێک وایە هەموو سەبدۆمینێک بوومە ئێستا google.com IP تایبەتی خۆیە. چۆن سەنگە جەماعەت نمونە چ سادە ئەمە DNSمانەیە. DNS چی کرد؟ یعنی تۆ کاتێک کە دەتەوێت ئەو نووسینە بیکێ IP چکە هەموو ئەو بمنە google.com youtube.com هەموو IP هەیە. ئەگە بیکێ IP سەیکە هەموو IP تایبەتی خۆی هەیە، هەمیان آیپێکی تایبەتی خۆیان هەیە. بەم شێوازە نەناو براوسەرەکەیدا و DNS وش کتێبێک وایە کاتێک کە دەنووسی google.com ئەلێکوانە بەخۆی آیپێک تۆمارکرەیە. باش ئی گۆگلیە بۆ شێوازە فۆری دەباتە ناو سایتی گۆگڵی. باشە ئەمەش DNS بەخۆی وێب سێڤەرمانەیە. باشە ئەو فایلەنەکە لێکوانە HTML CSS ئەوە JavaScript داتابیس ئەو شتانەیە هەموو وێبسایتی تێدا دروست دەبی. بەم شێوازە توانی سایتەکە بەکاربێنی و بەو شێوازەگە تۆ بزانی بۆ شێوازە سایت چۆن کار دەکات و چۆن ئەو بکە ئەج بۆ شێوازە توتانی لاوازی بدۆزیەوە. ئەگەر نەتوانی کە بۆ شتێکی شی بکەوە قەت ناتوانانی لاوازی بدۆزیەوە. نمونەیەکی سادە ئەگەر تۆ زمانی ئینگلیزی نەزانی ناتوانانی لەگە ئەمریکی قسەی بکەیت بە هیچ شێوازێک. تو کوردی ئەو ئینگلیزی کوت چۆن تێدەگا بە هیچ شێوازێک لێک تێناگەن. ئەمەش بۆ کوردەکەی زمانی ئەوەکانە زمانی پرۆگرام سازەکان شوای تێدانێ بەس ئەلیکوانە زۆر گرنگە جەماعەتی وەدام جێلەوەی بە جوانی جێبگرن. لە یەکەم ڕۆژی سایبەر سکیۆریتی هەتا ئاخیری تۆ پێویست بەمەیە. چۆن سێکە جەماعەت لێکوان ئەمە چیمانەیە بوونە HTTPS. باشە داتابیسیشمانەیە و JavaScriptشمانێ. چۆن
لە بەشی سایبەر سکیۆریتیدا نمونە ئەمە دەبی بزانین ئایا HTTP چییە و HTTPS چییە. جەماعەتێکی زۆر بە ئاسانی با تێتان بگەینم HTTP و HTTPS جیاوازەکەیان چییە. سێکە نمونەش ئەو گەنجە باشە نمونە ئەوە ناوی سارەیە لەناو وێبسایتێکی کە بۆ نمونە نووسرا HTTP باشە بوومە نووسرا HTTP ئەوە سایتەکەی پازۆرێکی خۆی دەنووسی باشە فەوری هاکەرەکە بەبێ ئەوەی کە بوومە پازۆرەکەی زۆر بە ئاسانی دەبینی باشە بەڵام ئەگەر ئەوە سایتەکە پێکات بی لە HTTPS هەم لێکوان لە سایتەکان دیارە سێکە کاتێککە تۆ ئەو دەکەی وسێکە لێکانە وبزانم لە ڤیددیۆکەی دیارە دێکوان نووسرا HTTPS ئەگە نووسرابی HTTPS بەم شێوازە ئەگە تۆ پازوەردە لە ئەو سایتش داخلکەی ئەوە هاکەرەکە نابینێت تێدەگەی بەم شێوازە تۆ پارێزراوی یعنی ئەگەر نمونە ئەو هاکەرە سایتەکەشی هاکرد پازۆردەکەی تۆشی هاکرد سێکە تۆ پازۆردەکەی تۆ چییە ABC 123 بەڵام لەکن هاکەرەکە چۆن دەردەکەی چکە لێکوانە پارێزراوە سێگە ئەمە دەردەکەوێت یعنی بە شێوەیەکی کۆدکراو بە کوردی کرمانجەکەی لێکوانە لەو بەشەیدا پازۆردەکەت لە HTTP پارێزراو نییە یعنی کۆد نەکرێە بەڵام لە HTTPS پازۆردەکەت کۆد کرایە هاکەرەکە ناتوانێت بی شێوازێک پازۆردەکەی تۆ ببینی زۆر بە زەحمەت یعنی لەوانەیە جاروەیە شکاتەوە بەڵام ناتوانێت بۆ شێوازە پازۆردەکەی تۆ ببینی ئەگەر تۆ بەم شێوازە توانیت بابەتەکان ڕوونکەوە تۆ توانیت بەم شێوازە لە دنیای تەکنۆلۆژیای تێبگەی تۆ هیچ ینی زۆر باسەینتانی لاوازی بدۆزیتەوە بەم شێوازانە. باشترکە تر باسکەم جەماعەت لێکوانە ئەمە داتابیسمانەیە ینی بوون کاتێک کە تەچین وێبسایتێکی هەموو وێبسایتێک داتابیسی تایبەتی خۆیە داتابیسیە بریتە لە فایلێکە نمونە کۆمەڵێک پازۆری و ئیمێل و معلومات و زانیاری ئەو داتابیسی تێدا یان ئەوە ئی سایتەکەی تێدایە نمونە چەند کەس خۆی تۆمار کردێت چەند پازۆری تێدایە بەڵام هاکەرەکان لە ڕێگەی لاوازیەوە دەتوانن ئەو داتابیسی هاک بکەن ئەمە ژێرێک یەکە لە ڕێگایەکان کە هاکەرەکان دەتوانن هاک بکەن و معلوماتیان بەدەستکەوی وە بابەتی زیاتری شێ جەماعەت بۆ نمونە ئەمە SQL ئینجێشنمانەیە XSSمانەیە و HTTPS و بابەتانی کە باسمان کرد و لێکوانە جەماعەت شتێکی زۆر باش نانی ڕێخستووە بۆ بنەڕەتی نێو کەسانی کە دەیانەوێت بێنە ناو دنیای بابەتی و سایبەر سکیۆریتی و شتانە وەکو تازە لێرە باسم کرد جەماعەت ئەمە دەبی جیاوازی بکەین ناوان HTTPS چۆن جواب بدات و چۆن ڕۆکێستەکەی وەردەگری و بۆ مشیکردنەوە و DNS چییە باشە ئەوەش باسم کرد وە پێکاتی وێبسایتە وێبسایت چۆن کار دەکات و بابەتانە وە کۆدی زیان باخەژانی چۆن دەتوانی لە ڕێگای کۆدێکەوە پێدرێن XSS چۆن دەتوانێت لە کۆدێکەوە سایتێک هاکەی کە پێدرێن جاڤاسکریپت و بابەتانە باوچینی خواردتر وەلێکوانە چۆن فێبین جەماعەت یعنی ئەوە پرسیارەکە لێرەدایە زۆر کەس دەی کاکە ژیان ئەمە وزانی مەسەلە چییە بە چۆن فێر بم زۆر ئاسانە تۆ چی دەکەی دەچیتە ناو سایتی پۆرسویگەر باشارەوەی بەهامدانی من چەندجار باسم کردیا ڕاستی دەچێ ناو ئێرکوانە و لێکوانە دادەنەی باشە و لێکوانە خۆت مای ئەکاونتمانەیە لێکوانە خۆت تۆمار دەکەی باشە ئەوە خۆمان تۆمار دەکەین و لێکوانە ئەمە دادەگرم کلێکوانە خۆم تۆمار کرد سێکە جەماعەت ئەوە لابەکانە سێکە هەموو جۆرە نووسرای vulnerability یعنی هەموو جۆرە لاوازێکی تێدایە نمونە من SQL نێشنیا دەنێم ئەو جۆرە لاوازەکانە کە لە بەکاردی لێکوانە چۆن بە جوانی ڕکوپێکیلۆی داناوی مەسەلە چیە و لێکوانە VL دانی لێکوانە تاقینۆت پێ دەکات چۆن نووی سادەدەستمەنە ئەیکوانە و لێکوانە پێ دەرێت چۆن لاوازی لە سایتە دۆزیەوە و چۆن ئاسێکە بە ڤیدیۆ فێرت دەکا بە نووسین فێرت دەکا ئاسێکە لێرە ڤیدیۆی دانایە لە تو یعنی بە هەموو شێوازێک لەگەرتووە ئەگە تۆ بۆ شێوازە لەگەریان بڕۆی ئەو پۆرسویگەرە زۆر گرنگە یعنی زۆربەی هاکەرەکان کە ئەوەیان لە بەک باوەنتی لە سەرتاوە بوون لە پۆرسویگەر فێربوونی و زۆریش کار ئاسانێت بۆ دەکات ئینشاڵڵا ڕۆژێکی فێرگارێکی تایبەت لەسەر ئەو پۆرسویگەرەی دروست دەکەم چۆن بەکاری بێنن و چۆنیش لاوازی بدۆزینەوە و لێکوانە جەماعەت بابەتمە زۆر من ئەوەش ئەو سایتەمانەیە باشە ئەو سایتەشمانەیە کە تۆ دەتوانی لێکوانە خۆت فێری دۆزینەوەی لاوازی بکەیت ئەو ڕێچێرەکانە لێکوانە معلومات و زانیاریان دانایە بەڵام ئەوەی کە من پێم باشە لێکوانە پۆرسویگەرەکەی لێکوانی یەکەم بەکاربینە زۆر باشە
ولكن أنا بربسيت شمانية بربسيت يا بكردي كلمة زي بربسيت يا كلا تولا حلا جرينجا كان باشا لباي سايبر سكيورتي ده تو دەتوانێت لەگە ئەم پرۆگرامەوە باشە دەتوانی لاوازی لە سایت بدۆزیەوە دەتوانانی سایتی پێ هاکەیت تانی سایتی پێ سکام بکەیت زۆر زەخمە و ئیشاڵە بکو باسشم کرد ئیشاڵە لە ڤیدیۆیەکی تر و ئەو ڤیدیۆیە پارتی 1 و پارتی 2 شیە ئیشاڵە لەوێش باز لە پرسویگەر دەکەین چۆن نییە چۆن بتوانانی لاوازی بدۆزین ئەو بابەتانە زۆر بەڕاستی ینی زۆری دەوێت لە باندێ من دەمەوێت بە کورتی پوختی پێدان برم مەسەلەکە چییە ولكن أنا جماعة شتي زوزو قرينتر حتى أنا ومثلا أويش بابتي WOISP باشا أو بنمي باوكم أو OWISP تينكا توب تينكا بقول كلمة زكي أو يكلا رخراوة كان همو سالنا دلاواز دي نمونة دي أو سال دلاواز زوتين زار حكرا كان دوزي بتاعنا كريتانا رابورت شون توليكو أنا أما أو نمن السيشي دكاي أما يكم سايت دكايوا باشا يكم سايت جماعة ليكو أنا صالكاني دهناوا سكة 2027 2000 ولا ما كانوا مشت أقدتين من أولى وزانة كصالتين نمنا من 2008 يعني 2008 باشا بزام سالي 2008 زوتين لاوازي دوزراوتوا سيكا ليكو أنا أوزم 2008 وانزونا مشني بس يعني 2020 بزام زوتين لاوازي دوزراوتوا ليرة ديكاموا وبيد سيكا و 2025 و سپانسر باشی سپانسر كانتي و باشي منيو دين خواروا و 2028 و لاوازي كان سيكا زمات توبتيني بيدري زوتين او لاوازيني كدوزرا و تو بيدري نمونيش هذا بامن توبتيني كداغرم او ديارا بس 2025 لسه كان همو دانا وزن بس امدت ها سيكا او سايتا ل 2021 دام مزرعه تعطوا ل 2021 دام مزرعه جماعت دري ل 2025 باشا اوان زوتين او لاوازيانن ك دوزراونتوا تو چی دکای باشا تو چی دکای وكو باسم كدينا بوست ويجر همو لاوزاني تيدا يعني فير دكاتون لاوزي بدوزيو كتو زانيت كتو دتوان او لاوزانا بدوزيوا بوش شوازتو هاكري تو دتوان سياسي سايتا كان تتاكيوا بم شوازتو دتواني بقباونتي فير بي باشا اما رجع كتر او وكو باسم كت كاو همو سالان درد زول لاوازيه اما شتو دتوان خو فير لاوزيانا بكي ولا سرتوانك بخوراين دتوانن فيري بي وكو باسم كا بوست ويجرا باشا ذاك بوكسا باشا او دتاني وابقي سيت كيلو بكي ذاك بوكس اما تولي بدورا سيك زمادك وانا ذاك بوكس لو خود تاني خود رابيني وراينا نتيبكا خودتو مالدكي فيديو دانا بدانا دري امبكا تو بوشو زكي كارا كدكي وفير يعني راهنانا كتو تواني راهنام كي تو يعني لو زياتتي بس زعما دويستم شتكتم ببير بيمو تكايا زوزو جرينجي توب تين بدن يعني براسي زوزو جرينجا اگر تو او توب تيني نزاني باور كلا باك باونتي هيز نازاني تكر او كومبانيا كان بيدري نموني سادس من اوي بيت علي ريجاكا تسون ياسيكا سيفيا كيتنا تكر راستي بابتي زوزو لخود اگر تو لي كان ديسيب كريشني دانا بيناسي كدي تسون يا تسون دوزيو تانا و بومنا چون با شێوازێکی خۆپارێز ینی چۆن خۆمان بپارێزین چۆن خۆمان بپارێزین و بابەتانە ئەو بابەتی خۆپاراستنی لەو لاوازیەی ئیتر بابەتی زۆرە ڕاستیان بەو شێوازە چۆن هاکەرەکە لاوازیەکە دەدۆزنەوە هەمووشی فێر کردی ئەمە شتێکی تر جەماعەت بەوانە لابین وەدانەیەکی تر هەیە فێربوونی تووڵەکان جەماعەت ئەمە وەکو باسم کرد هەنێک تووڵ هەیە ڕاستی زۆ گرنگە باشا يعني الدنيا بق باونتي الدنيا حاكي اخلاقي هني لاوازي او عندك طول هي جماعة دوك باسم قلت سان طولك هي كابيويسة تو خودي خود بفير بي باشا يعني تو كاتي عندك طول هي عند امراس هي يارمتي ددن هاوكاري دكن كواتو الدنيا سابي سكيورتي دا زوبرو بيشتي راسيستا من كاوشتي لونغوم دانا يعني بشويشي يرا خراو باورك كسكز يعني او هاي يارمتي تنادا تسون بوتان شي داكا مو نونش ساده وكو باسم كرد سركتترين يعني باشتين طول بروبسويتا باشا چون
تکۆ بروسیتە ڕاستیل و ئەو کەسانی کە بەگباوەنتی دەکەن یان وێب سکیوریتی دەکەن دانەوەی بوونە سایتی هاک بکەن یان سایت بپارێزن یان ئەوانەی کە کۆمپانیا ڕێکخراویانەیە تۆ دەتوانین لەو ڕێگایەوە سکانی تەواوی سایتەکەت بکەی بەو شێوازە سایتەکەت دەپارێزی لە دۆزینەوەی لاوازیەکان باشە بەو شێوە تۆ دەتوانی سایتەکەت لە هاکردن بپارێزی و ئەوە کارێکی تری پێ دەکرێت دەتوانی بەرنامەی موبایلی پێهاکەی چۆن ئاین بووم ئەو ئەپلیکیشنەکەیمە بەکاردێنن نمونە تۆ دەتوانی فەیسبوک بەکاردێنی نمونە یوتیوبی بەکاردێنی ئەو بابەتانە تۆ دەتوانین لە ڕێگەی ئەو بروسویتەوە کە باسم کرد سێکەمە بەرنمەکەیە لە ڕێگەی ئەمەوە باشە دەتوانی بەرنامەی موبایلەکەی پێهاکەی مە زۆ تۆڵە چ زۆر زەخمە یەکێکی تر لە خاڵەکان بریتە لە ئێن ماپ چێ بە کوردی کرمانجەکەی بریتە لە سکانکردنی نێتوەرکینگ باشە یانکردنەوەی ئەو بینینی ئەو پۆرتانی کەەوە هەیە تۆ ئەگەر ئەم پۆرتە ئەم بوون بەرنامە بەکاربێنی ئەو تۆڵە بەکاربێنی ڕاستی زۆ کار ئاسانی بۆ دەکا بۆ منە تۆ هەندست بوومە جاروەیە کەسەکەیە دەکاکە ئەو نێتوەرکم بۆ سکاکە بزایە پۆرتەکانی کرایت و ئەگە پۆرت بکرێتەوە جەما زۆ خەتەرە یعنی جاری وا هەیە دەکرێت کۆمپیوتەرەکەت پێ هاکریان سێڤەرەکەت هاک بکە یان کۆمەڵێک معلوماتی کۆمپیوتەرەکەت هاکیان سایتەکەت هاکە ئەوە زۆ گەنگە زۆبەی دەستگەی سەخبارەتەکان دەستگە CIA وانە ئێنما بەکاردێن تو لەچ زۆر پرۆفشناڵە سێکە زەمات ئەمە تووڵەکەیە بەکاردەی وە تۆ دەگەدەتێ یانی منی سادە فێبی تو یوزینگ باشە یاتە یۆزییا باشە لێکوان وێنە هێزەمات بە شێوازش کە ئەوسێکە پۆرتەکە کرایتەوە دەینە بەشی ئەڵ باشە لێکوانە سێکە جەمات ئەمە ئەیەکەمانە زۆ باسانی فێر دەگە دەرێ ئەگە بتەوێ ینی بووم لە پۆرت ئەوە آیپەکەم هەیە باشە بەس دونیسی ئێن ماپ و آیپەکە دەنووسی و ڕاد بۆ سکان دەکا ئەگە بتەوێ ینی دوو آیپی ئەمە سکانکەم یانی من دوو آیپی مێنمونە دەمێ سکانی بکەم بەم شێوازە دەنووسم ئێن ماپ بووم لە ئێن ماپ و دوو ئەوەکەی دەنووسم و تاو بەم شێوازە تو دەتوانی سوود لەوانە وەگری یانە جار هەیە کەەوە بە شێوکی زۆ خێرا دەمەوێت یان ئەو بەشی پینەکەی بزانم بۆی دەڕۆیان بلۆک کرێمە بلۆک نەکرێمە یان بە شێوکی خێرا یان بە شێوکی خێرا دەمەوێت ئەو وبسایتە ینی سکام بکە یان ئەو تارگەتی کە من هەمە بەم شێوەز تۆ دەتوانی بەکاری بینی و تۆڵەکی بەڕاستی ینی ئاسانێکە زۆر زامەت نییە یاخوددانی جارێت تۆ دوتانی سایتەکەی سکانکان نیمونە دەنووسی ئێن ماپ و دەنووسی نیمونە ئەو سایتەی دادەنێ و بە شێوکی سەرکی بۆ سکان دەکە شتەکاندا زەخم نییە سەب فایندەرمان هەیە باشە سەب فایندەر یان ئەماس ئەم چیە بە کوردی کرمانجەکە دۆزینەوەی سەبدۆمینە سەبدۆمین چیە نمونەی سادە ئەمن نموناگەر بنووسم گۆگل باشە سێکە بەس سایتێکم جەما دووکو باسم کرد بم نە تو دەنووسی گۆگل باشە یەک سایتت بۆ دەنین بەس نیاسێکە جەمات ئەگە فەنەکە کە دەنووسی بووم لە سایت کوردی بووم دەنووسی سایت باشە سلاش و گۆگل باشە هەموو ئەو سایتانت بۆ دێنێ سێکە هەموو ئەو سایتانت بۆ دێنی کە ڕەبتی ئەو وێبسایتن باش عنی یەکن ینی پارچەکەن لە وێبسایتە ئەوە ڕێگەیەکی زۆ سادە باشە عنی ڕێگەیەکی زۆ سادەیە بەم شێوازە تۆ دەتوانی لاوازیەکی لەو وێبسایتانە بدۆزیەوە ئەگە لاوازی لەیەکی لەو سێ وێبسایتان دۆزیەوە تۆ دەتوانی پارە وەگری باشە سێکە ئەوە بەس نووسیم گۆگل سێکە بەس نووسیم گۆگل وێبسایتی زۆری بۆهێنە وە بۆ شێواز تۆ دەتوانی ڕێگەی بە شێوکی ئۆتۆماتیکی باشە سەفاینەر بەکاربێنی بە شێوازە هەموو وێبسایتەکان بۆ کۆ دەکاتەوە بە شێوکی زۆر ئاسان هیچ زامەتیش تێدانە وێبسایتەوە تۆڵشکەمانی پێدرێن نوکڵی باش یەکە لە باشترین تۆڵەکان باشە بۆ بەش چیەوە ئەمە بە کوردی کرمانجەکەی خۆمان ینی بۆ بابەتی سکانکردن بەکاردێ باشە ینی بۆ بە کوردەکەی خۆمان دەتوێت وێبسایتێک سکام بکەی بابەتە چیەوە بەم شێوازە تۆ دەتوانی سکانی پێسێکە بەم شێوازە تۆ دەتوانی وێبسایتی پێ سکام بکەی و بە شێوەیەکی خودکارانە ئەوە فوفووە چیە ئەمە بە کوردی کرمانجەکەی فوفو توڵێک و ئامرازێکە باشە هەندێک جارێ سایت کەەوە بوونە دروست کرایە ئەندێ فایلی هەیە کە فیلەکان قفر نەدرایە
تۆ دەتوانین لە ڕێگەی ئەم فوفوە دەتوانی لاوازیەکە بدۆزیتەوە. و تۆ لەشکەمان هەیە پێ دەرێن ئسکۆڵ ماپ، یەک لە باشترین ئامرەزەکانە کە بەکاردێ بۆ دۆزینەوەی لاوازی ئسکۆڵنجنیشن. ئەگە تۆ بتوانانی لاوازی ئسکۆڵنجنیشن بدۆزیەوە، یەکسەر دەتوانیت تاوی داتا بەسی سایتەکە هاکەی دەست بگاتە پازۆر و ئیمیل و هەموو شتێکی. ئەمە چۆنە؟ نمونیش سادە جەماعەت نمونێکی سادە دوام بۆ دەینم. نمونە ئەمە سەر سایتەم هەیە، باشە ئەلێکوانە سێکە ئەوە ئایتی هەیە، باشە ئەگە من ئەو لێکوانە سکانی کەمە کۆتنشی زیاد کەم، ئەگە پەڕەکە ئەو هەیلی هادیان ئیرۆرەشیدا بەم شێوەزە ئەم سایتە ئەوەی هەیە لاوازی هەیە، تۆ دەتوانی بە ئسکۆڵ ماپ کە باسمان کرد لێکوانە، تۆ دەتوانی سکانی بکەوی و داتابەسی سایتەکە بدۆزیتەوە. ئەمەش یەکە لە خاڵە گرنگەکە. و باشترین دەست پێکردن بۆ بابەتی پلتفۆرمەکە نمونێش سادەکە جەماعەت ئەوەی کە باسم کرد دوای ئەوە ئاخراخێت، ینی دوای کە تۆ خۆت فێرێ بابەتی بریف سویت کرد و دۆزینەوەی فایلەکان و بۆ منەستانی سایت سکام کەی بابەتانە، ئەو پلتفۆرمانە بۆچی بەکاردێن؟ بۆ منە هاکەروانە باکراودا کردیا بوون نووسینی راپۆرتە و بابەتانە. ئەمە بابەتە بوون منە بۆ ریپۆرتکردنی ئەو لاوازێک کە تۆ دۆزیتەوە. نمونێش سادە تۆ لاوازی دۆزیتەوە، باشە کە لاوازەکە دۆزیتەوە باس دەبی لێکوانە سەپۆرتی بکە جەماعەت، لێکوانە خۆت تۆمار دەکەی سایتەکەی درێکاکە جان ئێمە ئۆفەرمانەیە ئەگە تۆ توانی لێکێک لە سایتەکانی ئێمە لاوازی بدۆزیەوە پارە دەدەنێ. بەو شێوازە تۆ نووسینی راپۆرت گرنگترین بەشە کاتێک کە تۆ توانی لاوازییان لێ بدۆزیەوە بۆ شێواز تۆ دەتوانی سایتەکە راپۆرتکەوی و پارە کاتێک کە تۆ توانیت راپۆرت بنووسی بە راپۆرتی کە لە باش ینی گرنگترین بەشەکان کە راپۆرت نووسی بەس زەمات ئەو راپۆرتە باوەڕکە ینی دۆزینەوەی لاوازیەکە ئەوەندە گرنگ نییە کە راپۆرتەکە گرنگە. جاری وایە لاوازێکی وا زەخمیش نییە، بەس راپۆرتەکەت بە شێوەیەکی زۆڕێک و پێک نووسیە پارەکەی وەردەگری، بەس جاری وایە تۆ لاوازیی باشی دۆزیوت و بەس ناتانی تیمەکە تێبگەنی کاکە مەسەلەکە چییە لەوانەیە پارت کەمتر بدات یان بابەت هەر جوابشت نادات و جواب بداتەوە بە زۆر بە درەنج ئەوها. ئەمە یەکە لە باشترین خاڵەکەن کە باسم کرد کە بابەتی فێربوونی هاکبی، چۆن فێری هاک بین، بابەتی بۆ من نێتوەرکینگە کە چۆن لە وێبسایت تێبگەین و ئەو خاڵانە چیە جەماعەت کە باسی بکەین لۆ ئەوەی کە هەڵە نەکەی. زەمان هەندە کەسێ دەری کاکە جان من دەمێ خۆم فێرە پرۆگرام سازیکەم فەوری. کاکە جان تو تاری سەرەتای بۆچی ینی تۆ فۆردی فێرە پرۆگرامی بینا کاکە جارە فێرە پرۆگرامی مەبە دار بزانە مۆزەی بابەتی سایبەر سکیوریتی چییە، چی پێویستە، توڵەش پێویستە، سایبەر سکیوریتی چییە، لە چ پێکاتەیە کە تۆ توانیت لە شتانە تێبگەی ئیتر دەتوانی لاوازی بدۆزیتەوە لەویان راپۆرتکەی و بابەتانە. بەڵام تو نەتوانی نازانی بنەمایەکان چییە جەماعەت ئەمجاریە بەجددی هەیە لە بنەماکان تێناگات و دەبی بنەماتەبی بزانی ئەتەرنێت دروستکرێە بوون نەک زۆ بەقوڵی وە شتێکی تریشەیە کابرا بوون دوو ڕۆژاتەنە بابەتی سایبەر سکیوریتی ڕاست دەستی کۆمپانیا زەمەلاعەکان ینی سکان دەکات. چۆن ئێستا وەڵی ناتانی لاوازی لە کۆمپانیای گوگل بدۆزیەوە، ناتان لە FAI و CIA و ناساوانە بدۆزیتەوە. تۆ جارە بڕۆ یان تێست لەسەر سایتە کاکە هەچەندە ئەوە ناقانونیش نییە، بەس کاکە جان بڕۆ سایتی هندیەکان هاکە، سایتی هندی هەیە، سایتی کورێک تورکی هەیە کاکە بێتێ ئاسەگە بەس بنووسە TR باشە هەموو وێبسایتە تورکیان لێ دەنی کاکە ئەو نمونێ سادە سایتێکی تورکیە سەیکە تۆ دەتوانێت ئەوە کۆتشنی نییە لێکوانە کۆتنشێکی زیاد دەکەم سایتەکە سکان دەکەم لێکوانە 100 داوانە لاوازیان تێدایە باشە ئەوانە زۆر بە شاکەران ها بەجددی زۆر لە زۆر بەستێتانە شاکەرە سەیکە ئەگە زانیت لێکوانە ئایدی هێشتا چیەیە نمونی سادە با لێکوانە کۆتنشی زیاکەم بەم شۆزە تو هەندێک کاتێک دەتوانین لاوازی بدۆزی جەماعەت یعنی ئەوە نییە ئیلابی لە تۆ بچی لە سایتە زۆر زەماکەن جارێ خۆ لە شتانە پێک بینانی بوویم لە تومە چوو سایتی حکومەتی شتانە ئی کوردستان مەکە قەت من سایتی بیانی تۆ لەسەر سایتی بیانی خۆ تاقیکەوە و بەو شۆزە تۆ خۆت فێر دەکەی و بەردەوامیش لەگەی مەبە و ئەمەش بوون لە یەک لە خاڵە گرنگەکان کۆرسێکمانی لەباری سایبەر سکیوریتی هاکی ئەخلاقی کە بە شێوەیەکی کورت و پوخت باسمان لە هاکردن کردیا چۆن فێری هاک بین
چۆن بتوانین ئەو بابەتانەمان کردیا ئینشاءڵڵا گەبێ حەزی کرد بەرنامەکمان بنێری نرخی کۆرسەکە 65,000 هەر باوەڕ کە تورکی بەهارەیە ئەوێ حەزی کرد با بەشداری بکە و لە خزمەتی دام هیوادارم باز زۆرشتان لێ و درێژ نەکەمەوە تاکو ڤیدیۆکی تر خواتان لەگەڵ ئەگە پرسیارێکتانە شتێکتانە بوو ئەوەش ویزەرنێمی چانەڵەکەی خۆم یاخود ئەکاونتی شخصی خۆم نامم لۆ بنێرە خزمەتتاندام تاکو ڤیدیۆکی تر خواتان لەگەڵ